Thank you, Mr. Chairman, for holding this critically important hearing today. زۆر سپاس بۆ بەستنی ئەم دانیشتنە لە ڕادە بەدەرە گرنگەی ئەمڕۆ. ماوەیە کە چاوەڕێم تا بتوانم بەشداری بکەم لەم کاتە سەختەدا. ڕۆڵی گرنگی چاودێریکردنی کۆنگرێس نابێت پشتگوێ بخرێت. جارێکی تر بەهۆی بڕیاری ئیداری ئەم بەڕێوەبەرایەتیەوە پشتگوێ خستنی بە ئاشکرایی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و کرامەتی کەسەلاوازەکانی جیهان کەوتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە تەواوەتی ئەوە خرایە ڕوو. بینیمان ئاوارەبوونێکی خێناوی قەیرانی مرۆڤایەتی کەوتەوە بەهۆی بڕیارە سەرکێشانەکەی ئەم ئیدارەیەوە کە تەنها لە خزمەتی پاراستنی خۆیاندایە. گوێبیستی ئەوە بووین کاریگەری سەربازی و ئاسایشیەکانی دوای کشانەوەی هێزەکانی ئەمەریکا لە سوریا بەهۆی بڕیاری ئیدارەکەمانەوە. لەگەڵ ئەوەشدا زۆر گرنگە پشت بە ئەزمموی هاوپەیمانە کوردەکانمان ببەستین کە ناتوانین نرخی ئەو هێزانە مەزەنە بکەین لە ئاستی هاوپەیمانی بوونمان و پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمەریکا. How would a diplomatic approach on the front end, paired with a strategic troop withdrawal, have avoided this violence in the first place?